Şöyle rica etsek efendim. Hayda. Seçime şey. وەک ئەوەی ئەنجامی ڕاپرسیەکانی پێش هەڵبژارنەکانی تورکیا ئاماژەیان پێدەکرد ئەم جارش پارتی دیموکراتی گەلان هەدەپە توانی بربەستی لە سەعادە تێپەڕێنێت و بۆ جاری دووەم وەک پارت بچێتە پەرلەمانی تورکیاوە و دەنجی لە دژی ئەو ستەمکاریانە هەبێت کە دژ بە کورد لە باکووری کوردستان دەکرێت. ئەنجامە سەرەتاییەکانی هەڵبژاردنە پەرلەمانی و سەرۆکایەتەکەی تورکیا هەرچەندە سەرکەوتنی ئەردۆغان تێیدا دەرکەوت و جارێکی تر پۆستی سەرۆکایەتی وڵاتەکەی بۆ خۆی مسۆگەر کردەوە، بەڵام لەلایەکی ترەوە ئەو هەڵبژاردنە بۆتە جێی سەرسوڕمان بۆ ئەردۆغان و پارتەکەی بەو پێی پارتی دادوگەشەپێدانی دەسەڵاتدار شکستی هێناوە لە بەدەستهێنانی زۆرینەی کورسی پەرلەمان و ژمارەی کورسیەکانی لە کۆی 600 کورسی تەنها سەر و 290 کورسی دەبێت. لە کاتێکدا پێشتر ئاکاپا کۆنتڕۆڵی کورسیەکانی پەرلەمانی کردبوو لە کۆی 550 کورسی خاوەنی 316 کورسی بووە. هادەپەش لەم هەڵبژاردنەدا نەک تەنها ئەو بربەستەی بەردەمی تێکشکاند باڵکو دەنگەکانی لە هەڵبژاردننی پەرلەمانیدا گەیشتە زیاتر لە 11.40 و نزیکەی 7 کورسی پەرلەمانی بەدەستهێناوە. نەک تەنها ئەوەش بەڵکو هەدەپە لە زۆرێک لە ناوچەکان کە زۆرینەی دانیشتوانەکانیان کوردن وەک جوولەمێرگ و شرناخ و دێرسیم و ماردین پلەی یەکەمی هێناوە و لە چەند ناوچەیەکی تریش دووەم بووە. بە گشتیش پارتەکانی ئۆپۆزیسیۆن دەبنە خاوەنی 250 بۆ 300 کورسی و ئەوەش ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی بەراورد بە خولی پێشووی پەرلەمانی تورکیا ئەو جیاوازەی لە نێوان ژمارەی کورسەکانی پارتی دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆندا هەبوو بە شێوەیەکی بەرچاوکەم بۆتەوە و پارتەکانی ئۆپۆزیسیۆن دەتوانن زۆرینە لە پەرلەمان پێک بهێن و دەنجام بەسەر پارتی دەسەڵاتداردا باڵاتر بێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێناچێت کەمبوونەوەی جیاوازی ژمارەی کورسیەکان لە نێوان پارتە دژبەیەکەکان سوودێکی ئەوتۆی بۆ ئۆپۆزیسیۆنی تورکیا هەبێت، چونکە تورکیا پێدەنێتە قۆناغێکی نوێوە و سیستەمی سەرۆکایەتی لە حکومڕانیدا پێڕەو دەکرێت و هەموو دەسەڵاتە گرنگەکانی تورکیا لە دەستی تەنها یەک کەسدا دەبێت و دیموکراسیەتیش لە وڵاتەدا هێندەی تر ڕوو لە داکشام بکات.